بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە لەمپەرەکانی بەردەم هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین دیارە بە پێی یاسا دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە سەڵاتی سەرۆکیەرێمە تاکو ئێستا سێ مەرسوم بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خولی شەشەم دیاریکراوە بەڵام دوانیان بەسەر چوو نەتوانرا هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت بۆ جاری سێمیش ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوەتەوە. سەرۆکیەرێم لە ماوەی 2 ساڵدا سێ مەرسومی دەرکردووە یەکەم جار لە 2022 مەرسومێکی دەرکرد کە وابڕیار بوو لەو کاتە ڕۆژ هەڵبژاردننی خولی شەشەم بەڕێوە بچێت بەڵام ئەنجام نەدرا بە هەمان شێوە جاری دووەم 11/11/2023 دەستنیشان کرا نەتوانێت لەو بەروارەش ئەنجام بدرێت لەبەرەوەی کە دادگای فدراڵی کۆتایی بە تەمەنی پەرلەمانی کوردستانی هێنا هەروەها درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی بە نایاساییدانەوە بڕیاری درێژکردنەوەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارانی هەرێمیشی بە نایاساییدانرا بۆیە نەتوانرێت لەو کاتەوە هەڵبژاردن بەڕێوە بچێت. بۆ جاری سێم مەرسومی سێم دەرچووە کە وا بڕیار لە 25/2/2024 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام ئەم جارە مەرسومەکە ئاراستەی کۆمیسیۆنی عێراق کراوە لەبەرەوەی کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرستی هەڵبژاردنەکان دەکات لە دوو جارەکەی پێشوو مەرسومەکە ئاراستەی کۆمیسیۆنی کوردستان کرابوو. بەڵام بینە سەر لەمپەرەکان ئەو لەمپەرانەی کە لە ڕابردووە تاکو ئێستا شەرماون لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەمپەری یەکەم ناکۆکی حیزبەکان لەسەر یاسای هەڵبژاردن ئایا هەرێمی کوردستان چەند بازنەی هەڵبژاردن بێ وە کورسی پێکاتەکان و تۆماری دەنگدەران ئەمانە لەمپەر بوون وای کرد کە حیزبەکان ناتوانن ڕێکەوتن ئەنجام بدەن بە تایبەتی پارتی و یەکێتی کە خۆیان ترسیشان هەبوو لە هەڵبژاردن یاساکان کردە بیانوێک بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت. بەسەرچوونی ماوەی یاسای ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم بەسەر چووە کە لە 2019 لە مانگی 12 ماوەکەیان بەسەر چوو بۆیە نەتوانرا لە پەرلەمان ماوەکەیان بە شێوەیەکی یاسایی درێژ بکرێتەوە و سەرپەرشتی هەڵبژاردن بکەن. ئێستا وا بڕیارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکە بەڵام گرفتێکی دیکە شێویش ئەوەیە کە لە 2024 ساڵی ئایندا وادەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارانی هەڵبژاردنەکانی عێراق بەسەر دەچێت بەڵام بەپێی وتەبێژی سەرۆکایەتیەرێم قسەیان لەگەڵ لایەنەکان کردووە دەتوانن یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەموار بکەنەوە بۆ ماوەیەک تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران درێژ بکەنەوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات. ئەگەرنا بەپێی یاساکە باز دەوەکە کە نابێت تەمەنیان بۆ درێژ بکرێتەوە بەڵام پەرلەمانی عێراق دەتوانێت یاساکە هەموار بکاتەوە. بەڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وا بڕیارە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکات کە بەڕێوەبوون و سەرپەرشتی هەڵبژاردننی هەرێم دەکات. ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە 9 کەس پێکاتووە کە حوتیان دادوەرن و دوو ئەندامی ئەنجومەنی شوڕای دەوڵەتیش پارتی و یەکێتی هەریەکەیان دوو ئەندامیان هەریەکەیان ئەندامێکیان هەیە بە هەردووکیان دوو ئەندامیان هەیە. پشکی سەرۆکی کۆمیسیۆن پۆستەکەی ئێستا لای یەکێتی نیشتیمانی کوردستانە دوایەوەی کە سەرۆکایەتیەرێم بە فەرمی 25 شوباتی 2024 دیاری کردووە دەبێت کۆمیسیۆن لەو ماوەیەدا ڕێکارەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببات. بەڵێ بینە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەپێی چۆن بەڕێوە دەچێت دیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بەڕێوە دەچێت. ئەم یاسای 7 جار هەموار کراوەتەوە ئێستش ناکۆکی لەسەر بوو بۆی کە ئەم یاسا جارێکی دیکە هەموار بکرێتەوە لەبەرەوەی یاساکە یاسایەکی کۆنەوە کەڵک بارودۆخی ئێستان هەیە بەڵام لەبەرەوەی کە تەمەنی پەرلەمانی کوردستان بەسەر چووە دادگای فدراڵی کۆتایی بە کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هێناوە ناتوانرێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە بۆ یە کار بە یاسا کۆنەکە دەکرێت. هەرێمی کوردستان چوار پارێزگای هەرێمی کوردستان یەک بازنەی هەڵبژاردن دەبێت سیستەمی هەڵبژاردنەکە لیستی نیمچە کراوەیە و ژمارە کورسەکانی پەرلەمان 100 کورسی دەمێنێتەوە و 11 کورسیش بۆ پێکاتەکانە ئەمە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەیە بەڵام کۆمیسیۆنی عێراق بەپێی ئەم یاسایە بڵین هەڵبژاردنەکە بەڕێوە دەبات. بەڵێ بینە سەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان دیارە لە هەموو خولەکانی پەرلەمانی کوردستان تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە لە هیچ کاتێکدا هەڵبژاردننی پەرلەمان لە کاتی خۆی بەڕێوە نەچووە بۆ نمونە خولی یەکەم 4 ساڵ درێژ کراوەتەوە 4 جار درێژ کراوەتەوە ماوەی درێژکردنەوە 9 ساڵ بووە خولی یەکەم لە 92 تاوەکو 2005 بووە لەو ماوەیەدا 4 جار تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە ماوەکەی 9 ساڵ بووە ئەو ماوەی کە درێژ کراوەتەوە لە تەمەنی زیادەی پەرلەمان خولی دووەم یەک جار بڵێن تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە 2 مانگ و 16 ڕۆژ بووە خولی سێم یەک جار درێژ کراوەتەوە 2 مانگ و 16 ڕۆژ بووە خولی چوارەم یەک جار درێژ کراوەتەوە 1 ساڵ و 5 ڕۆژ بووە خولی پێنجەم یەک جار درێژ کراوەتەوە 1 ساڵ و
4 مانگ بووە. خولی بەڵێ کۆی گشتی خولەکانی پەرلەمان 8 جار تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە. کۆی گشتی ئەو ماوەی کە ساڵەکان ماوەی ساڵەکان 11 ساڵ و 9 مانگ و 2 ڕۆژ بە کۆی خولەکان تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە. بەڵێ بینە سەر ڕێژەی دەنگدان دیارە ساڵ دوای ساڵ ڕێژەی دەنگدان لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان دابەزیوە. ئەمەژێکی کە لەو لەمپەرانەی کە لە بەردەم هەڵبژارنی خولی شەشەمیشدا هەیە. ئەگەر بەجددی کار نەکرێت ڕێژەی دەنگدان زیاتر دادەبەزێنرێت. ئەویش پرۆسی ئاشکنەوەی خەڵکە لەگەڵ پرۆسی سیاسی لەگەڵ دەنگدان کە دەبێت کاری لەسەر بکرێت لەو ماوەیە. لە خولی یەکەم ڕێژەی دەنگدان لە 1986.4 بووە، خولی دووەم لە 1975.6 بووە، خولی سێم لەبەرەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لەو کاتە لە خولی سێم دروست بوو لە 1970.1 بووە، لە خولی چوارەم ڕێژەکە دابەزی بوو لە 1972.2، خولی پێنجەم جارێکتە ڕێژەکە دابەزیەوە بوو لە 1959.83 دابەزیوە. بەڵێ دیارە تاکو ئێستش ئەو بەروارەی کە دیاری کراوە 25/2/2024 کە جاری سێمە دیاری دەکرێت ڕۆژی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان تاکو ئێستش لەمپەر هەیە. ئایا دەتوانرێت لەو کاتەدا ئەنجام درێت یاخو نەچکە تاکو ئێستش ناکۆکی بە تایبەتی پارتی وێکێتی لەسەر هەڵبژارنەکان هەرماوە. بەخوای گەورەتە نەسپێری خواتان.